بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب چی بۆچی چۆن. بەرجی یەکەم. نووسینی ئاسلی کەپڵان. وەرگێڕانی دەستەی وەرگێڕانی دەستگای چاپ و پەخشیکانی عیرفان. چاپی یەکەم نیسان 2014. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردنی 174 ساڵی 2014 پێدراوە. کۆی لاپەڕە 106. خوێندنەوەی توبا هەولێری. کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی مرۆڤ و ئاژەڵان ئۆکسجین بەرهەم ناهێنن؟ لاپەڕە یەک. ئەرکی بەرهەمهێنانی خۆراک و ئۆکسجین خراوەتە ئەستۆی ڕووەکە سەوزەکان و هەندێک لە زیندەوەرە وردەکانی زەریاوە. ئەمانە هەڵدەستن بە بەکاربردنی ئەو گازی دوانە ئۆکسیدی کاربۆنەی کە مرۆڤ و ئاژەڵان لە ڕێی هەناسەدانەوە دەیدەنەوە و لە بری ئەو گازە کوشندەیە. ئۆکسجین لە بەرگە هەوادا بڵاو دەکەنەوە. ئیتر بەم چەشنە هاوسەنگی ڕێژەی ئۆکسجین لە بەرگە هەوادا دەپارێزرێت. خۆ ئەگەر مرۆڤ و ئاژەڵانیش ئۆکسجینیان بەرهەم بهێنایە، ئەو کات ڕێژەی ئۆکسجین بە ڕادەیەکی بەرچاو زیادی دەکرد. ئیتر ئەمەش دەبووە هۆی ئەوەی کە بەرگە هەوا لە ماوەیەکی ئێجگار کەمدا توانای گڕگرتن بەدەست بهێنێت. جا ئیتر ئەو کات بچووکترین پڕشکی ئاگر دەبووە هۆی کەوتنەوەی ئاگری گەلەی گەورە. خۆ ئەگەر بە پێچەوانەی ئەم حاڵەتەوە ڕووەکەکانیش بە چەشنی زیندەوەرانی دی بەردەوام دوانە ئۆکسیدی کاربۆنیان بەرهەم بهێنایە، ئەوە ئەم جۆرە ئۆکسجینی ناو بەرگە هەوا بە خێرایی تەواو دەبوو. لەوەها بارێکیشدا تەواوی زیندەوەران لە بێ ئۆکسجینیدا دەرخنکان و دەمردن. کامیان ساردترا، کانزا یان تەختە؟ لاپەڕە دوو. لە مانگە ساردەکانی زستاندا و کاتێک پلەی گەرمی جەستەمان دەگاتە 37 پلەی سەدی، پلەی گەرمی ژوورەوەش نزیک دەبێتەوە لە 20 پلەی سەدی. بێگومان کەلوپەلەکانی ژوورەوەش هەمان پلەی گەرمی ژوورەوەیان دەبێت. بەڵام کاتێک دەزەبین بۆ کەلوپەلەکان، وا هەز دەکەین ئەو کەلوپەلانەی لە کانزا دروستکراون لەو کەلوپەلانە ساردتر بن کە لە تەختە دروستکراون. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کانزا گەیەنەرێکی باشی گەرمیە و دەست بەجێ گەرمی لەشمان بۆ خۆی دەبات. ئیتر بەم هۆیەوە گەرمی دەستەکانمان لە دەست دەدەین و هەز بە سەرما دەکەین. بۆیە ئیتر ئێمەش وا دەزانین کە کانزاکە ساردترە. بەڵام کاتێک دەست بۆ ئەو بەشانە دەبین کە لە تەختە دروستکراون، دەبینین کە هێندەی کانزاکان سارد نین. ئەمەش لەبەر ئەوەی کە تەختە بە پێچەوانەی کانزاوە گەیەنەرێکی باشی گەرمی نییە، بۆیە کەمتر گەرمیمان لێوەردەگرێت. لە ڕاستیدا ئەم تەختە و هەم کانزای ناوژوورەکانیشمان هەمان پلەی گەرمیان هەیە، بەڵام جیاوازیەکە لەو بڕە گەرمیەدایە کە هەر یەک لە تەختە و کانزا لە جەستەمانەوە وەری دەگرن. چی ڕوودەدات ئەگەر چاومان نەتروکێنین؟ لاپەڕە سێ. لەگەڵ هەر چاوتروکانێکدا فرمێسک بە هەموو لایەکی چاوماندا بڵاو دەبێتەوە و چاومان دەشواتەوە. پێڵووی چاو هەروەک فڵچەی سیارە دێت و دەڕوات و ئەو تەنۆلکە بچووکانەی پەڕیونەتە بەشی سەرەوەی چاوەوە دەباتەوە بەرەو پێڵووی ژێرەوە. ئیتر بەم شێوەیە ئەو تەنۆلکانەی دەکەونە بەرلافاوی فرمێسک، ڕادەماڵڕێن و دەکرێنە دەرەوە. لە هەمان کاتدا کە پێڵوەکانی چاومان لێک دەنین، ئەو شلە سوێرەی لە فرمێسکە ڕژێنەکانمانەوە دەردەدرێت، چاومان پاکش دەکاتەوە. شایانی باسە ئەم سیستەمە ڕێکوپێکە هەر لە ساتی لەدایک بوونمانەوە بە بەردەوامی ئەرکی خۆی جێبەجێ دەکات. باشە ئەی ئەگەر بە ئەرکی خۆی هەڵنەستایە چی ڕووی دەدا؟ ئەگەر مرۆڤ هیچ چاوی نەتروکاندایە و هەمیشە پێڵی چاوەکانی بەکراوەی بمایەتەوە، ئەوە چینی دەرەوەی ڕەشێنەی چاوکەپەی دەڵنگلێنە و شک دەبووەوە، پاشان چینێکی تری بەسەردا دروست دەبوو، بەم جۆرە دەبوو بەهۆی نابینابوونمان. بۆچی پێش ئەوەی مۆبایلەکانمان زەنگ لێ بدات، شاشەی تەلەڤیزیۆن و کۆمپیوتەرەکانمان شەپۆڵیان تێدەکەوێ؟ لاپەڕە چوار. مۆبایلەکان لە ڕێی شەپۆڵە کارۆموگناتیسیەکانەوە پەیوەندی لەگەڵ یەکتر دەبەستن. زۆربەی جار ئەم وزە کارۆموگناتیسیە بەر لە لێدانی زەنگی مۆبایلەکە هەستی پێدەکرێت، چونکە ئاڵوگۆڕی زانیاری لەگەڵ ناوەندی پەیوەندیدا بە زۆری لەو ساتە وەختەدا ڕوودەدات. دروستبوونی وێنەش لەسەر شاشەی تەلەڤیزیۆن و کۆمپیوتەرەکان بەهۆی ئاراستەی ئەلکترۆنەکانەوەیە لە ناوبوارە مگناتیسیەکاندا. ئەو شەپۆڵە کارۆموگناتیسیانەی کە لە مۆبایلەکانەوە پەخش دەبێت کار دەکاتە سەر ئەم بوارە کارۆموگناتیسیە و ئاراستەی ئەلکترۆنەکانی ناوی تێک دەدات. ئیتر بەو هۆیەوە شێوان و پەرتبوون لە وێنەکاندا دێتە کایەوە.
بۆچی دوو گوێچکەمان هەیە؟ لاپەڕە پێنج. گوێچکە کە یەکێکە لە پێنج هەستەوەرەکانمان لە هەمان کاتدا ئەندامی بیستن و ڕاگررتنی هاوسەنگی لاشەمانە. بەهۆی گوێچکەمانەوە دەتوانین ئاراستەی دووری و ئەو دەنگانە دیاری بکەین کە گوێمان لێیان دەبێت. ئەگەر تەنها یەک گوێچکەمان هەبوایە ئەوە مێشکمان نەیدەتوانی ئەو دەنگانە لێکجیا بکاتەوە کە لە دەوروبەرماندا هەن. ئیتر بۆ جۆرە ئێمەش نەمان دەزانی دەنگەکان لەکوێوە دێن. چۆن سابوون چڵک لا دەبات؟ لاپەڕە شەش. کاتێک دەستمان چەور دەبێت و دەمانەوێت بە ئاو بیشۆین دەبینین ئەو چینە چەوریە بە دەستمانەوەیە یەکسەر ئاوەکە بڵاو دەکاتەوە. بگرە ئاوەکە هەردەستیشمان تەڕ ناکات بۆیە دەستمان پاک نابێتەوە. بەڵام کە سابوون بەکاردەهێنین حاڵەتەکە دەگۆڕێت چونکە جەمسەرەکانی گەردی سابوون پێکاتەیەکی سەرسوڕهێنیان هەیە. ئەوە تا جەمسەرێکی کارلێک لەگەڵ ئاو دەکات و جەمسەرەکەی تریشی دژە ئاوە. واتە لە کاتێکدا جەمسەرێکی سابوونەکە کە حەز دەکات ئاوی وەربکەوێ کەچی جەمسەرەکەی تری ئامادە نییە. لەم نێوانەشدا ئەو بەشەی دژە ئاوە بە چڵکەکەی دەستمانەوە دەنووسێت و بەشەکەی تریش لەناو ئاوەکەدا دەمێنێتەوە. ئیتر بەهۆی پەستانی ئەو ئاوەی دەستمانی پێدەشۆین کە فاوەکە لە دەستمان دەبێتەوە. هەروەها ئەو جەمسەرەی کارلێک لەگەڵ ئاو ناکات ئەو چڵکانە لەگەڵ خۆی دەبات کە هەڵی گرتوون. شایانی باسە تاییتی جل ششتنیش هەمان تایبەتمەندی هەیە. تراویلکە بینین بەواتای چی دێت؟ لاپەڕە حەفت. لا ڕۆژێکی گەرمی هاویندا و لەو دەمەدا بە شەقامێکدا ڕۆیشتویت. ڕەنگە چاوت بە گۆمێکی بچووکی ئاوکەوت بێت. وەختێکیش ویستوتە لێ نزیک بیتەوە ئاوەکە دیار نەماوە. لە ڕاستیدا ئەوە ئاو نەبووە بەڵکو چینێکی گەرمبووی هەوا بووە. لێکدانەوەی زانستی ئەم حاڵەتەش بەم جۆرەیە. تیشکی خۆر بەر ئەو چینە گەرمەی هەوا دەکەوێت کە لە ڕووی شەقامەکەوە نزیکە و پاشان پەرز دەبێتەوە و بەرچاوی ئێمە دەکەوێت. هەروەها دەتوانین لەسەر ئەم ڕووکەشە دراوەیە ئەو تەنانە ببینین کە لە بەرامبەرمانەوەن. ئەم دیاردەیەش کە بە تراویلکە سەراب ناسراوە لە وێنەدانەوەی سەر ڕووی ئاو دەچێت. ئیتر ئێمەش وا دەزانین ئاوی وەستاو لەسەر شەقامەکە هەیە. ئایا لە ئاسمانەوە بۆق دەبارێت؟ لاپەڕە هەشت. لە ڕۆژە ڕەشەباویەکاندا هەندێک جار گێژەڵوکە هەڵدەکات و لە زەویەوە بەرەو ئاسمان لول دەخوات. تەنانەت جاری وا هەیە ئەم گێژەڵوکانە زنجیرە دەبەستن و بەهۆی خێراییەکەیانەوە لە توانایاندایە ئۆتۆمبیل و مرۆڤ و گیان لە بەرانیش ڕابماڵن و لەگەڵ خۆیاندا هەڵیان بگرن. جا کاتێک ئەم گێژەڵوکانە لە چەم و ڕووبارەکاندا ڕوودەدەن بۆق و ماسی و تەنانەت هەندێک جار قوڕ و وردەبەردیش لول دەدەن و لەگەڵ خۆیاندا هەڵیان دەگرن. اینجا ئەو شتانەی گێژەڵوکەکە لەگەڵ خۆیدا هەڵی گرتووە لە شوێنێکی تردا دەکەونە خوارەوە. ئیتر ئێمەش بۆ دەربڕینی ئەم حاڵەتە دەڵین هەی لەوە لە ئاسمانەوە فڵانە شت باریوە. بۆچی پەنجەکانمان دەتەقن؟ لاپەڕە نۆ. ئەو دەنگەی لە کاتی تەقاندنی پەنجەکانماندا دروست دەبێت دەرەنجامی بەریەککەوتنی ئێسکەکانی پەنجە نییە وەک واگومان دەبرێت چونکە جومگەی پەنجەکانمان بە بەرگێک دەورە دراوە. ئەو بەرگەش بەرگێکی چڕە و مادەیەکی شلی تێدا. جا کاتێک پەستان دەخێنێ سەر پەنجەکانی دەستمان ئەو ئێسکانەی جومگەکانیان پێکهێناوە لێک دوور دەکەونەوە. لە ئەنجامی ئەمەشدا ئەو بەرگەی کە جومگەکەی داپۆشیوە دەستچێت و بڵقە هەواییە بچووکەکانی ناوشلەکەش کە لینجی دەبەخشنە جومگەکان دەتەقن. ئیتر ئەو دەنگە دروست دەبێت کە ئێمە بە دەنگی تەقاندنی پەنجەی دادەنین. دەبێت ئەوەش بزانین کە زۆر دووبارەکردنەوەی ئەم کارە دەبێتە هۆی زیانگەیاندن بە بەرگی جومگە و لاوازبوونی توانای شت هەڵگرتن بەدەست. دەبێت چۆن دەرمانە دژە زیندەکان بەکار بهێنین؟ لاپەڕەدا. دۆزینەوەی دەرمانە دژە زیندەکان واتە ئەو دەرمانانەی کە لە چارەسەری ئەو نەخۆشیانەدا بەکاردەهێنرێن کە بەهۆی بەکتریاوە توش دەبین سوودێکی زۆری بە مرۆڤایەتی گەیاندووە. بەڵام لەپاڵ ئەم سوودەیاندا لە هەندێک حاڵەتدا بۆی هەیە زۆر مەترسیدار بن. گەورەترین مەترسی کە لەم دەرمانانەوە پەیدا دەبێت بریتە لە پەیداکردنی بەرگری لەلایەن بەکتریاکانەوە دژ بەم دەرمانانە. ئیتر کە ئەوە ڕوویدا ئەو کات دژە زیندەکان ناتوان بە ئاسانی ئەو بەکتریایانە لەناوبەرن کە بەرگریان دژیان پەیدا کردووە و هۆکاری دروستبوونی بەرگری لەلایەن بەکتریاکانەوە بەرامبەر دژە زیندەکان. بە زۆری دەگەڕێتەوە بۆ هەڵە بەکارهێنانی ئەم دەرمانانە یاخود زیادەڕەویکردن تیایاندا. ڕەنگە لە هەندێک حاڵەتیشدا بەکارهێنانی دژە زیندەیەکی نەگونجاو ببێتە هۆی لە ناوبردنی بەکتریا سوودبەخشەکانی جەستەمان. بێگومان ڕاستەوخۆ ئەمەش دەبێتە هۆی تێکدانی کردارە جەستەییەکانمان.
لەبەر ئەم هۆیە دەبێت تەنها پزیشکەکان بڕیاری بەکارهێنانی دەرمانە دژەزیندەکان بدەن. دروستترین مامەڵەش لەم ڕۆوە بریتیە لەوەی کە جگە لەو دەرمانەی پزیشک نووسیویەتی هیچی تر بەکار نەهێنین و زیاتریان کەمتر لە بڕی دیاریکرا وەرنەگرین و پابەندی ماوەی چارەسەر بین. هەروەها دەبێ ئاگاداری ئەوەش بین کە نابێت ئەم جۆرە دەرمانانە لە چارەسەری ئەو نەخۆشیانەدا بەکار بهێنین کە بەهۆی ڤایرۆسەوە تووشیان دەبین. هەڵە بەکارهێنانی دەرمان و کەرەستە پزیشکیەکان زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنن، هەر بۆیە پێویستە زۆر بە وریاییەوە بەکاریان بهێنین. هەورە بروسکە بە زۆری لەکوێ دەدات؟ لاپەڕە 12. هەورە بروسکە بە زۆری لەو شوێنانەدا دەدات کە لە ئاسمانەوە نزیکن: لووتکە بەرز و تیژەکان، ئالێر، ستونی هێلی تەلەفۆن، تاوەرە سەرەکیەکانی کارەبا، منارە، درەخت و تاشە بەردە تیژەکان لەو شتانن کە ئەگەری بەرکەوتنی هەورە بروسکیان هەیە. هەر بۆیە لە کەش و هەوای باراناویدا پێویستە خۆمان لەم شوێنە بەرز و نوکتیژانە بە دوور بگرین. هەروەها چەتری نوکتیژیش مەترسی ئەوەی هەیە هەورە بروسکەی بەربکەوێت. ئەمە جگەلەوەی کە بۆ سەلامەتی خۆمان وە باشترە لەو ناوچانەشدا نەمێنینەوە کە لە ڕووی بەرزیەوە لە ئازناوچەکانی دەوروبەریدا بەرزترە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی دەپژمین؟ لاپەڕە 13. پژمین بریتیە لە کردداری هاتنە دەرەوەی هەوا لە دەمولوتەوە بە شێوەیەکی خێرا و دەنگدار لە ئەنجامی وروژاندنی بۆشایی ناولوتەوە. ڕەنگە ئەم وروژانە بەهۆی چەند شتێکی حەساسیەت بزوێنی وەک دەنکە هەڵاڵە یان ئەو بەکتریایانەوە بێت کە لە بۆڕی هەناسەداندا کۆبوونەتەوە. لە پاڵ ئەمانشدا بۆی هەیە هەندێشتی تری وەک ڕووناکی و جۆش و خرۆش و ترس ببێتە هۆکاری پژمین. ئەگەر سرنج بدەین لە کاتی پژمیندا چاوەکانمان دەنووقێت و هێندە پەستانێکی زۆر دەکەوێتە سەر و کۆ ئەندامی هەناسەمان کە نووقانی چاو ئەرکی پەرچەکردارێکی پارێزەر دەنوێنێت. خێرایی ئەو هەوایی کە لە کاتی پژمیندا لە دەمولوتمانەوە دێتە دەرەوە دەگاتە نزیکەی 120 کیلۆمەتر لە کات ژمێرێکدا. بۆیە نابێت هەرگیز ڕێ لە پژمین بگرین کە دەبێتە هۆی دوورخستنەوەی تۆز و میکرۆب و دەنکە هەڵاڵە لە بەشی سەرەوەی کۆ ئەندامی هەناسەمان. چونکە ڕێگرتن لە پژمین زیانێکی زۆر بەدەستەمان دەگەێنێت و بۆی هەیە مرۆڤ تووشی شەلەل بکات. جیاوازی گۆشتی ماسی و گۆشتەکانی تر چییە؟ لاپەڕە 14. جیاواز لە گۆشتەکانی تر گۆشتی ماسی بڕێکی زۆر لە ترشە چەوریە ناتێرەکانی لە خۆیدا کۆ کردوێتەوە کە بە نون-3 و ئۆمێگا-3 ناسراوە. ئەو ڕۆنانەی کە ڕێژەی ترشە چەوری ناتێریان زۆرترە لە ڕووی تەندروستیەوە زیانیان بۆ دڵ و دەمارەکانی لاشەی مرۆڤ کەمترە. سەرباری ئەوەی کە ڕێژەی ترشە چەوریە ناتێرەکان لە ڕۆنە ڕوەکیەکاندا زیاترە تا ڕۆنە ئاژەڵیەکان، کەچی هێشتا تەندروستترین گۆشت لە ناو گۆشتی گیانداراندا گۆشتی ماسیە. لەلایەکی دیکەوە ترشە چەوریەکانی ناو گۆشتی ماسی ڕۆڵێکی گرنگ دەبینن لە گەشەسەندنی کۆ ئەندامی دەماری منداڵ و تەندروستی مێشکیدا. تەنانەت لە ئەگەری کەمبوونەوەی ئەم مادانە لە کاتی منداڵیدا بۆی هەیە ئەو کەسە لە تەمەنی گەورەیشدا تووشی سستی چاڵاکیەکانی مێشک و لاشە بێت. توێژینەوە زانستیەکان دەریان خستووە کە بەکارهێنانی ماسی لەلایەن پێگەیشتوانەوە ڕۆڵێکی گرنگ دەبینێت لە پاراستنی تەندروستی دڵ و دەمارەکاندا. لە ڕاستیدا زانینی ئەوەی کە ڕێژەی ترشە چەوریەکان لە ڕۆنی ماسیدا زۆر لەو ڕێژەیە زیاترە کە لە شیری دایکدا هەیە بەسە بۆ ئەوەی کە تێبگەین گۆشتی ماسی چەندە گرنگە. بۆیە گەردەتانەوێت لاشەیەکی تەندروستان هەبێت ئەوە ئامۆژگاریتان دەکەین بەوەی کە گۆشتی ماسی لە ژەمە خۆراکیەکانداندا زیاتر بکەن. هەروەها لە کاتی کڕینیدا وریای ئەوە بن کە ماسیەکە تازە بێت. چینی ئۆزۆن چییە؟ لاپەڕە 15. چینی ئۆزۆن ناوی ئەو بەشەی چینی ستراتۆسفێری بەرگە هەوایە کە مادەی ئۆزۆنی بە شێوەیەکی چڕ تێدایە و دەکەوێتە نێوان 16 بۆ 50 کیلۆمەتری بەرگە هەوا. ئۆزۆن کە لە 3 گەردی ئۆکسجین پێکاتوە لە پلەی گەرمی ژووردا گازێکی بێڕەنگە و هێما کیمیاییەکەی ئۆ3. سوودی چینی ئۆزۆن لەوەدا خۆی دەبینێتەوە کە مەترسی تیشکە سەروەنە و شەیە زیان بەخشەکان کەم دەکاتەوە کە لە خۆرەوە دەردەچن و ڕێگر دەبێت لە بەردەم گەیشتنیان بە زەوی. گەیشتنی بڕێکی زۆر لەم تیشکانە بۆ سەر زەوی دەبێتە هۆی توشبوون بە شێرپەنجەی پێست. هەروەها زیان بە چاوەکانمان دەگەێنێت و
خێرایی گەشەی ڕووەکەکان کەم دەکاتەوە و هاوسەنگی سیستەمی ژینگەیی تێک دەدات. بە کورتی کاریگەری خراپ لەسەر هەموو زیندەوەران بەجێدەهێڵێت. تەرمۆس چۆن پارێزگاری لە پلەی گەرمی شتەکانی ناوی دەکات؟ لاپەڕە 16. تەرمۆس پێکاتووە لە دوو دەفری بەناویەکدا چوو. دەفری دیوی دەرەوەی تەرمۆزەکە بە شێوەیەکی گشتی لە کانزا دروستکراوە و دەفری بەشی ناوەوەشی لە شوشە. نێوان هەردوو دەفرەکەش کە لە هەوا بەتاڵ کراوەتەوە، واتە نێوانی هەردوو دەفرەکە لەلایەن کارگەی بەرهەمهێنانەوە بۆشاییەکیان تێدا دروستکراوە لەبەر ئەوەی لە بۆشاییدا هەوا نییە. ئەوە گەرمیش ناگوازرێتەوە. ئەمە سەرباری ئەوەی کە دیوی ناوەوە و دەرەوەی دەفرەکان گەرمی ناگوێزنەوە. بەم جۆرە تەرمۆزێکی باش دەتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ پارێزگاری لە پلەی گەرمی شتەکانی ناوی بکات. بۆچی ڕووبار و دەریاچەکان لە چینی سەرەوە دەست دەکەن بەبەستن؟ لاپەڕە 17. کە ئاو سار دەبێت گۆڕان بەسەر دۆخەکەیدا دێت و دەبێت بە سەهۆڵ. لەگەڵ زیادبوونی سەرماشدا ئەم چینی سەهۆڵە ئەستوورتر دەبێت. جا لەبەر ئەوەی کە سەهۆڵ کێشی لە ئاو سووکترا بۆیە دەکەوێتە سەر ئاوەکە. هەر بۆیە تەنها بەشی سەرەوەی ئاوەکە دەیبەستێت. بەم شێوەیە ئەو زیندەوەرانەی لەناو ئاوەکەدان لەژێر سەهۆڵەکەدا دەمێننەوە و لە سەرما دەپارێزرێن. بەهۆی ئەوەی کە سەهۆڵ زۆر بەکەمی گەرمی دەگەیەنێت، هەر بۆیە ئەو پارچە سەهۆڵانەی چینی سەرەوە ناهێڵن هەوا ساردەکەی دەرەوە بگاتە ناو ئاوەکە و ئەو کاتەش ئاوی چینە قوڵەکانی ناو ڕووبار و دەریاچەکان و زیندەوەرەکانی ناوی نایبەست. ئەگەر ئاو لە کاتی بەستنیدا کێشی سوگ نەبووایە و بە پێچەوانەوە وەک زۆر مادەی تر کێشی قورس بووایە، ئەوە بەشە بەستوەکەی سەر ئاو نەدەکەوت. ئەو کاتەش ئاوەکان لە ژێرەوە بۆ سەرەوە دایان بەست و وردە وردە هەتا سەرماش زیادی بکردایە، ئاوی هەموو ڕووبار و دەریاچەکان دەبوونە سەهۆڵ و هیچ زیندەوەرێک نەیدەتوانی تیایاندا بژی و بە زوندوی بمێنێتەوە. ئای چەندە کارجوانی و خۆشبەختیە کە تایبەتمەندێکی لەم جۆرە بە ئاو بەخشراوە. بۆچی دەخەوین؟ لاپەڕە 18. هەروەک چۆن پێویستمان بە ئاو و هەوا و خۆراک هەیە، بە هەمان شێوەش پێویستمان بە خەو هەیە. چونکە لە کاتی خەوتندا تەواوی ئەو بیرکردنەوە و بارەگرژانەی بە درێژایی ڕۆژ زیهینمان سەرقاڵ دەکەن و ئەو زانیاریانەی بەدەستمان هێناون یەکە بە یەکە هەڵدەسەنگێنرێنەوە و ئەزموونەکانی ڕۆژانە لە یادگەدا جێگیر دەکرێن. لە کاتێکدا خانەکانی مێشکمان بە درێژایی ڕۆژ وزەی پێویست بۆ ڕۆژێکی تەواو کۆ دەکەنەوە، کۆ ئەندامی بەرگریشمان چاڵاک دەبێت. هەروەها گەشە و نۆژەنکردنەوەی جەستەشمان هەر لە کاتی خەودا بە ئەنجام دەگەێنرێت. هەر بۆیە ئارامی و ڕێژەی تەواوی خەوتنمان کە نزیکەی سەیەکی ژیانمان دەبات. گرنگێکی ئەوتۆی هەیە بۆ ئەوەی ژیانێکی تەندروست ببەینە سەر. درێژی ماوەی خەوتن بەپێی کەسەکان و تەمەنیان دەگۆڕێت. بۆ کەسێکی پێگەیشت و تێکڕا 6 بۆ 8 کاتژمێر بەسە. بەڵام منداڵان پێویستێکی زیاتران بەخەو هەیە. ئەگەر نا بە پێچەوانەوە منداڵان بەپێی پێویست سوود لەو هۆرمۆنانەی گەشەسەندن وەرناگرن کە لە کاتی خەودا دەردەدرێن. جا بەڕاستی خەوخەڵات و بەخششێکە کە پێمان بەخشراوە. بۆچی مەنجەڵی بوخار فیشکە فیشک دەکات؟ لاپەڕە 19. لە ئەنجامی کوڵانی خواردنی ناومەنجەڵی بوخارەوە هەڵم دروست دەبێت. بە تێپەڕبوونی کات هاودەم لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمیەکەیدا پەستانی ئەم هەڵمەش زیاد دەبێت. بێگومان لەبەر ئەوەی مەنجەڵی بوخارەکە سەرینراوەتەوە بۆیە پەستانەکە ناتوانێت بێتە دەرەوە. دوای ماوەیەکی دیاریکراو ئەم پەستانە هێندە زیاد دەکات کە دەتوانێت سەری مەنجەڵەکە فڕێ بدات. ئیتر ئەو پارچە ئاسنەی کە بۆ هاتنە دەرەوەی هەوای ناو مەنجەڵەکە دروست کراوە بەرز دەبێتەوە و لە کوونە بچووکەکانیەوە پەستانی ناو مەنجەڵەکە دێتە دەرەوە. لەگەڵ دەرچوونیشیدا لەرەلەرێکی دەنگدار دروست دەکات. ئەم لەرەلەرەش ئەو دەنگەیە کە بە فیشکە فیشکی مەنجەڵی بوخار ناسراوە. بەهۆی ئەو پەستانە بەرزەی کە لە ناو مەنجەڵی بوخاردا دروست دەبێت، پلەی گەرمی ئاوەکەی ناوی بۆ سەر و سەد پلەی سەدی بەرز دەبێتەوە. کاتێک گەرمی ئاوەکەش زیاد دەبێت، خواردنەکان خێراتر دەکوڵێن. بەم شێوەیە هەم بەکارهێنانی سوتەمەنی و هەم کاتی پێگەشتنی خواردنەکەش کەم دەبێتەوە. ئەو شتانەی بە جامگرەوە هەڵدەواسرێن چۆن دەوەستن؟ لاپەڕە 20. بە شێوەیەکی گشتی جامگرەکان لە ماددە نەرمەکانی وەک لاستیک و پلاستیک دروست دەکرێن و شێوەیان نیمچەگۆییە. کاتێک جامگرەکە بە توندی بە ڕووکارێکی تەختەوە دەنووسێنیت، هەواکەی ناوی دەردەچێت. بەم شێوەیە بۆشاییەکی خاڵی لە هەوادا لە نێوان جامگرەکە و ئەو ڕووکارەدا دروست دەبێت کە پێوەی نووساوە. لەم حاڵەتەدا هەوای دەرەوە تەنها پەستان دەخاتە سەر دیوی دەرەوەی جامگرەکە و هەر بۆیە زۆر بە توندی بە ڕووکارەکەیەوە دەینووسێنێت.
پاشان ئێمە شتەکانمان بەسەری جامگرەکەەوە هەڵدەواسین. اینجا بۆ دووبارە لێکردنەوەی جامگرەکە لە ڕووکارەکەی ئەوەندە بەسە کە بڕێکی کەم هەوا بچێتە نێوانیانەوە. بۆچی خوێ دەکرێت بەسەر ئەو ڕێگایانەدا کە دەیبەستێت؟ لاپەڕە 21. کاتێک لە زستاندا دنیا سار دەکات و پلەی گەرمی بۆ ژێر پلەی 0°دا دەبەزێت، بەفر دەبارێت و زوو ڕێیەکان دەیبەستێت. بۆیە دەبینی زۆر جار کاتێک بەفر دەبارێ یاخود پلەی گەرمیدا دەبەزێتە ژێر پلەی 0°، خوێ دەکرێت بە ڕێگاکاندا. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خوێ پلەی گەرمی بەستنی ئاودا دەبەزێنێت. بەم جۆرە بەفرا کە لەو پلەی گەرمیەدا کە لە باری ئاساییدا دەیبەستێت دەست دەکات بەتوانەوە و ڕێگری دەکات لەوەی کە بیبەستێت. خۆ ئەگەر بەر لە کردداری خۆی ڕێژکردن ئاو نەیبەستێت، ئەو کات پاش خۆی ڕێژکردن لە 0 پلەی سەدی و خوار 0°دا نایبەستێت. شێوەی کاری ئەنتیفرێز دژەبەستن کە بۆ بزوێنەری سیارە بەکاردەهێنرێت، هەمان بیرۆکەی خۆی ڕێژکردنی ڕێگاکانی بەسەردا دەچەسپێت. ئەنتیفرێز لەگەڵ گەردەکانی ئاودا یەک دەگرێت و ڕێگری دەکات لە بەکریستاڵ بوون و بەستنی ئاوەکە. بۆچی لە کاتی پیازدنیندا چاومان ئاو دەکات؟ لاپەڕە 22. هەندێک مادە لە پیازدا بوونیان هەیە کە لە کاتی بەیگەیشتنیاندا فرمێسک لە چاو دەهێن. ئەم مادانە بەهۆی بەرگە ئەڵقەییەکانی پیازەوە لێکدا بڕاون، بەڵام لە کاتی لەتکردنی پیازەکەدا بەیەک دەگەن. ئیتر لەم کاتەدا ڕێژەیەکی کەم لە گازی ترشی گۆگر دەردەچێت و دەبێتە هۆی ئەوەی چاومان بتوێنێتەوە و ئاو بکات. بۆ بەرگریگرتن لەم حاڵەتە دەتوانین پیازەکە لە ژێر ئاوی بەلوعەدا ئاوێکی لە بەرڕۆیشتوودا بچنیت. بەم شێوەیەش ئەو ترشی گۆگردەی کە لە ئەنجامی لەتکردنی پیازەکەەوە پەیدا دەبێت پێش ئەوەی چاومان پێی بتوێنێتەوە لە ڕێ ئاوەکەوە دەڕوات. هەروەها دانانی قاشە لیمۆیەکیش لەو شوێنەی کە پیازەکەی لێدەچنین دەبێتە هۆی هەڵمژینی گازی ترشی گۆگردەکە. پێکاتەی ئەم گازەی کە دەبێتە هۆی ئەوەی چاومان ئاو بکات تەنانەت بە گەرمیەکی زۆر کەم لە ناو دەچێت. هەر بۆیە ئەو پیازەی دەیکەینە ناو خواردنەکانمانەوە و دەیکوڵێت، ئاو لە چاومان ناهێنێت. ئایا دەتوانرێت لەو شوێنانەدا ئاو بخورێتەوە کە هێزی کەشکردنی زەوی تێدا نییە؟ لاپەڕە 23. کاتێک تەنەکان لەو شوێنانەدا بەردەدرێتەوە کە هێزی کەشکردنی زەوی بوونی نییە، بێجوڵا دەوەستنەوە. ئەمە لە کاتێکدا سەرباری ئەوەی لە بۆشایی ئاسماندا هێزی کەشکردنی زەوی بوونی نییە کەچی دەتوانرێت ئاو بخورێتەوە. واتە ئەو کەشتیوانە ئاسمانیانەی لە بۆشایی ئاسماندا ئاو دەخۆنەوە، ئاوەکە بە سوورێنجکیاندا دەچێتە خوارەوە و هیچ کێشەیەکیان نییە، چونکە بەهۆی توانای کێشان و پاڵپەیوەنانی سوورێنجکمانەوە هەم خواردن و هەم خواردنەوەش بە ئاسانی ڕێیخۆیان بەرەو گەدەمان دەگرنە بەر. لە سایەی ئەم بەدیهێنانە ناوازەیەدا مرۆڤ دەتوانێت تەنانەت بە پاڵکەوتنی شەوە ئاو بخواتەوە. شاری دەرونی چ جۆرە زیانێک بە مرۆڤ دەگەێنێت؟ لاپەڕە 24. شاری درێژخایەن و بەردەوام کۆ ئەندامی بەرگریمان لاواز دەکات و ڕوبەڕووی کۆمەڵێک حاڵەتمان دەکاتەوە کە مەترسی لەسەر تەندروستیمان جێدەهێڵێت. کاتێک کۆ ئەندامی بەرگری لاواز دەبێت، بەرگری لەش بەرامبەر نەخۆشیەکان بە شێوەیەکی بەرچاو کەم دەبێتەوە. بۆ نمونە، ئەگەری توشبوون بە نەخۆشینە میکرۆبەکان لە ڕێگەی کۆ ئەندامی هێناسەوە 3 بۆ 4 هێندە زیاد دەکات. مەترسی توشبوون بە جەڵتەی دڵیش زیاتر دەبێت. هەروەها فشار دەبێتە هۆی زیادبوونی ئازارەکانی شان و پشت، هەروەک چۆن دەبێتە هۆی خێراماندووبوون و تین لێبڕان. جگە لەمانەش پێکاتەی جەستە تێک دەدات و پرۆسەی پیربوون خێراتر دەکات. ئەگەر پەستانی بەرگە هەوا نەبوایە چی دەبوو؟ لاپەڕە 25. ئەو چینە گازیەی دەوری گۆی زەوی داوە پێی دەوترێت بەرگە هەوا. ئەم چەترە پارێزگارە کە ئەستوریەکەی چەند کیلۆمەترێک دەبێت هەتا بڵێ هێزێکی کێشکردنی بەرز دەخاتە سەر جەستەمان. بەڵام لە ژێر فشاری ئەم پەستانە زۆرەدا کە پێی دەڵێن فشاری هەوای کراوە کەسمان زیانمان پێ ناگات. لە ڕاستیدا بێبوونی ئەم پەستانە مەحاڵە بتوانین بەردەوامی بە ژیانمان بدەین، چونکە خوێنی لاشەمان کە زۆر بە خێرایی بەناو ملوولەکانی خوێندا هاتوو چۆ دەکات، پەستانێک بەرەو دەرەوە دروست دەکات. جا پەروەرێنمان ئەم پەستانی خوێنەی بە پەستانی بەرگە هەوا هاوسەنگ کردووە. خۆ ئەگەر بەهاتایە میکانیزمێکی لەو جۆرە بەدی نەهێنرایە، ئەوە گشت دەمارەکانمان بەهۆی پەستانی بەرزی خوێنەوە دەتەقین. بۆچی هیتەرە هەڵمیەکان لە تەنیشت پەنجەرەوە دادەنرێن؟ لاپەڕە 26.
پەنجەرەی ماڵەکانمان سەرچاوەی سەرەکین بۆ ساردبوونەوە یان لە دەستدانی گەرمی، بە تایبەتیش ئەگەر پەنجەرەکان دژی هاتنە ژوورەوەی هەوا بە باشی توند و تۆڵ نەکرابن. وەک دەزانین هەوای ساردی دەرەوە لە ڕێی پەنجەرەکانەوە دێتە ژوورەوە و هەوای گەرمی ژوورەوەش دەچێتە دەرەوە. هەر بۆیە دەبینین هیتەرە هەڵمیەکان لە تەنیش پەنجەرەی ژوورەکانەوە دادەنرێن تاوەکو ئەو هەوا ساردەی دێتە ژوورەوە بەو گەرمیەی لە هیتەرەکەوە دەردەچێت کەمێک گەرم بێت و لەم ڕێیەوە هاوسەنگی پلەی گەرمی ژوورەوە پارێزراو بێت. بۆچی سێوی گەزراو خێرا ڕەنگی دەگۆڕێت؟ لاپەڕە 27. لە ناو سێودا ترشێک هەیە کە پێی دەوترێت تانین. ئەمەش هەمان ئەو مادەیە کە مزری بە سێوەکە دەبەخشێت. ئەم ترشە لە کاتی یەکگرتنی لەگەڵ ئۆکسجینی ناو هەوادا دەگۆڕێت بۆ مادەیەکی قاوەی ڕەنگ کە پێی دەوترێت پۆلیفێنۆڵ. کاتێک سێو دەگەزرێت یاخود قاش دەکرێت بەرکەوتنی لەگەڵ هەوادا دەست پێ دەکات. ئیتر شوێنی گەزراو چەندە لەگەڵ هەوادا بەرکەوتنی زیاتر بێت ئەوەندە زیاتر ڕەش دەبێتەوە. هەر بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە هەر میوەیەکمان قاش کرد بێ ئەوەی بهێڵینەوە یەکسەر نۆشیکیانی بکەین. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئایا ماسی دەخەوێت؟ لاپەڕە 28. ماسی پێڵووی چاوی نییە و ناتوانێت وەک ئێمەی مرۆڤ چاوی دابخات، بۆیە دەبینین بەردەوام چاویان کراوەیە. ئیتر وا دەزانین کە هەرگیز ناخەون، چونکە ئێمەی مرۆڤ لە کاتی خەوتندا چاومان دادەخەین، بەڵام بەرواردێکی لەم جۆرە ڕەنگە بە هەڵەماندا بەرێت. ئەوە تا کاتێک ئێمەش دەخەوین گوێچکەماندا ناخەین، بەڵام هەر ئەوەندەی خەومان لێکەوت یەکسەر مێشکمان خودکارانە گوێچکەمان بە ڕووی دەنگەکاندا دادەخات، واتە گوێماندا نەخراوە، کەچی گوێشمان لە هیچ نییە. هۆکاری ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەو کاتەدا ناوەندی بیستن لە مێشکماندا کاران نییە. بە هەمان شێوە ماسیش لە کاتی خەوتندا چاوی کراوەیە، بەڵام ناوەندی بینین لە مێشکیدا کوژاوەتەوە، واتە ماسیەکانیش دەخەون بەڵام بە چاوکراوەیی و بێ ئەوەی هیچ ببینن. مێش چۆن دەتوانێت بە برمیجدا بڕوات؟ لاپەڕە 29. بەسەر نووکی پێی هەر مێشێکەوە چەندین مژۆکی ئەندامێکە بۆ خۆ پێوە ڕاگرتن بچکۆلانە جێگیر کرا. ئەو شلە تایبەتەی کە لە مرۆڤەکانەوە دەردەچێت مێشەکە وا لێ دەکات بە توندی بۆ شوێنەوە ڕاگیر بێت کە لەسەری وەستاوە. هەر لە سایەی ئەمەشەوە مێشەکان دەتوانن لەسەر زۆربەی زۆری ڕووکارەکان بنیشنەوە تا ئەو ڕادەی دەتوانن بەسەر و خواری بە بنمیچەکانەوە بوەستن و لەسەری بڕۆن. بارکۆد چیا؟ لاپەڕە 30. بارکۆد جۆرێکە لە نیشانە کە بەسەر زۆربەی بەرهەمە بازاڕیەکانەوە دەبینرێت. بە شێوەیەکی گشتی شێوەیان لاکێشەیە و لە چەندین هێڵی ڕەشی باریک و ئەستوری تەریب بەیەکتر و بۆشاییەکانی نێوانیان پێکدێت. ئەم هێڵانە تەنها ژمارەی بەرهەمەکە لە خۆ دەگرن، بەڵام نرخ و زانیاریەکانی تری کاڵاکە لەو کۆمپیوتەرەدا هەڵدەگرێت کە بارکۆدەکە دەخوێنێتەوە. لە پاش خوێندنەوەی ژمارەی بارکۆدەکە لەلایەن کۆمپیوتەرەوە نرخی کاڵاکە لەسەر شاشەی کاشێرەکە دەردەکەوێت. بەم شێوێژ نرخی شمەکەکان بە خێرایی و یەک لە دوای یەک ڕیز دەبن. ئەگەر بارکۆدەکان لە بڕی ژمارەی بەرهەمەکە زانیاریان لەسەر نرخیش هەڵبگرتایە، ئەوە دەبوایە لەگەڵ هەموو نرخ گۆڕینێکدا بارکۆدەکانیش بگۆڕدرایەنە. ئەمەش دەبۆ هۆی ئەوەی زیانێکی زۆر لە بڕی کات و تێچووندا. لەبەر ئەوەی لەو سیستەمەی ئێستادا کاری پێدەکرێت زانیاری دەربارەی نرخەکان لە کۆمپیوتەردا هەڵدەگیرێت. ئەوە تەنها نوێکردنەوەی زانیاری نرخەکە لە کۆمپیوتەردا بەسە. جگە لەمانەش دەتوانرێت لە ڕێگەی بارکۆدەوە ژمارەی ئەو بەرهەمانە بزانرێت کە لە ڕەفەکاندا ماونەتەوە. بۆچی کاتێک گەنمە شامی دەتەقێنرێت ڕەنگی سپی دەبێت؟ لاپەڕە 31. کاتێک دەنکە گەنمە شامیە گەرم دەکرێت، ئەو ئاوەی کە لە پێکهاتەیدا دەگۆڕێت بە هەڵم و پەستانێک دێنێتە کایەوە کە ئەم پەستانە لە ناوەوە هێز دەخاتە سەر توێکڵەکە. دەنکە گەنمە شامیەکە دەتەقێنێت. کاتێک ئەمە ڕوودەدات ئەو پارچە فشڵە سپیەی دێتە دەرەوە، هیچی تر نییە جگە لە نیشاستەی ناو دەنکە گەنمە شامیەکە. لە چ شوێنێکی کوردستاندا خواردن لە هەموو شوێنەکانی تر درەنگتر پێدەگات؟ لاپەڕە 32. ئەو شوێنەی لە کوردستاندا زۆرترین کاتی دەوێت بۆ پێگەیشتنی خواردن بەرزترین لووتکەی وڵاتەکەمانە کە لووتکەی هەڵگوردە. لە دنیاشدا لووتکەی ئەڤەرێست بە پلەی یەکەم دێت،
ئەمەش لەبەر ئەوەیە کە ئاو لە شوێنە بەرزەکاندا هاوشێوەی ئاستی دەریا لە 100 بلەی سەدیدا ناکوڵێت. هەتا بەرەو شوێنە بەرزەکان سەر بکەوین پەستان دادەبەزێت و لەبەر ئەمەش پلەی کوڵانی ئاو دادەبەزێت. بۆ ئەوەی شلەیەک بکوڵێت دەبێت پەستانی ناوەوەی شلەکە پەستانی هەوا یەکسان بن. جا لە بەرزاییەکاندا یەکسانبوونی پەستانی ناوەوەی ئاوە کوڵاوەکە بە پەستانی دەرەوە زووتر ڕوودەدات بە بەروارد بە ئاستی دەریا. بۆیە ئاو لە کەمتر لە 100 پلەی سەدیدا دەست بە کوڵان دەکات. بە دڵنیاییشەوە خواردنێک کە ئاوەکەی لە پلەیەکی گەرمی کەمدا بکوڵێت زۆر درەنگتر پێدەگات بەراورد بە خواردنێک کە ئاوەکەی لە پلەیەکی گەرمی بەرزدا بکوڵێت. بۆیە لە چیاکاندا خواردن لە هەموو شوێنێک درەنگتر پێدەگات. قەڵەمجاف چۆن کار دەکات؟ لاپەڕاسی و سێ. ئەگەر لە نزیکەوە تەماشای نوکی قەڵەمجاف بکەین گۆیەکی کانزایی دەبینین. ئەم گۆ کانزاییە لە شوێنی خۆیدا بە هەموو لایەکدا دەسوڕێتەوە بێ ئەوەی بکەوێتە خوارەوە. جاکە دیوێکی هەڵماتەکە بەرکاخەز دەکەوێت دیوەکەی تری بەرمەرەکەبەکە دەکەوێت. کاتێکیش قەڵەمەکە بە کاخەزەکە دێنین گۆیە کانزایەکە دەخولێتەوە و ئەم جارە ئەو سەرەی کە پێشتر بەرمەرەکەبەکە کەوتووە بەرکاخەزەکە دەکەوێت. بە دووبارەکردنەوەی ئەم جوڵانەوێش ئەوەی دەمانەوێت دەینووسین. ئایا باران بەڕێکی دەبارێت یان بخواری؟ لاپەڕاسی و چوار. ئەگەرچی هەندێک جار واش بزانین کە باران بخواری دەبارێت بەڵام لە ڕاستیدا هەر نمەیەک لە باران بەڕێکی لە ئاسمانەوە بەرەو زەوی دێتە خوارەوە. بە تایبەتی ڕەنگە زیاتریش بە هەڵەدا بچین کاتێک لە ناو ئامێرێکی گواستنەوەدا بین چونکە بەهۆی خێرایی خۆمانەوە هەز دەکەین کە دەنکۆڵە بارانەکان دەجوڵێن. بۆ نمونە بەهۆی خێرایی ئۆتۆمبیلەکەمانەوە وا دەزانرێت کە دڵۆپە بارانەکان دەجوڵێن. هەرچەندە ئەگەر هەندێک جار باران بەهۆی باوە بەخواری ببارێت بەڵام لە ڕاستیدا باران هەمیشە بەڕێکی لە ئاسمانەوە دێتە خوارەوە. بۆچی لە ناو کەوتکدا خۆمان سەرە و خوار دەبینین؟ لاپەڕەسی و پێنج. ئەو کەوتکانەی کە لە کانزای بریقەدار دروست دەکرێن ئەرکی ئاوێنەش دەبینن بەڵام دیوی ناوەوەی کەوتکەکە وەک ئاوێنەی چاڵ وێنە دەداتەوە و ڕووکاری دەرەوەشی بە چەشنی ئاوێنەی قۆقز. هەروەک دەزانین لە ئاوێنە چاڵەکاندا وێنە سەرە و خوار و لە ئاوێنە قۆقزەکانیشدا وێنە بەڕێکی دەبینرێت. بۆیە کاتێک تەماشای ناو کەوتک دەکەین خۆمان سەرە و خوار و کە تەماشای پشتەوەشی دەکەین خۆمان بەڕێکی دەبینین. کامیان باشترە؟ سابوونی ڕق یان سابوونی شل؟ لاپەڕەسی و شەش. لە کاتی بەکارهێنانی سابوونی ڕقدا هەمان سابوون چەند جارێک لەلایەن چەندین کەسی جیاوازەوە بەکاردەهێنرێت. بێگومان هەر لە بەکارهێنەرێکەوە چەند وردە زیندەوەرێک لەسەر ڕووی سابوونەکە بەجێ دەمێنێت. ئەم وردە زیندەوەرانە حەز بە شوێنی شێدار و شل دەکەن و لەوێدا گەشە دەکەن. لەبەر ئەم هۆیە ئەو سابوونەی کە مەبەستی پاک و خاوێنی بەکاری دەهێنین لەوانەیە ببێتە لانەی میکرۆب. بۆیە ئەگەر سابوونی ڕقمان بەکارهێنا پێویستە هی بچووک بەکاربهێنین و لەگەڵ هەر بەکارهێنانێکیشیدا بە جوانی ئاوی پێدا بکەین و لە جێی خۆی دای بنینەوە. بەڵام ئەم حاڵەتە لە سابوونی شلدا جیاوازە چونکە لە کاتی بەکارهێنانی سابوونی شل چەندەمان پێویست بێت دەری دەهێنین و بەکاری دەهێنین. ئەو کەسەی کە سابوونی شل بەکاردەهێنێت تەنها ئەوەندە نەبێت کە کاری دەکات هیچ بەریەککەوتنێکی تری لەگەڵ سابوونی ناوشوشەکەدا نابێت. لەسەر و ئەمانەشەوە لەبەر ئەوەی سابوونی شل وەک سابوونی ڕق ناتوێتەوە ئەوە لە ڕووی داراییەوە سوودی زۆرترە و دەتوانین بۆ ماوەیەکی زۆرتر بەکاری بهێنین. بۆچی شیر هەڵدەچێت؟ لاپەڕەسی و حەفت. زۆرینەی پێکاتەی شیر بریتیە لە ئاو. ئەمە جگە لە کەمێک چەوری و پرۆتین و لاکتۆز و چەند کانزایەکی تری هاوشێوەیان. کاتێک بڵقە چەوریەکانی ناو شیرەکە گەرم دەبن دێنە سەرەوەی شیرەکە و توێژاڵێک بەسەر شیرە گەرمەکەوە دروست دەکەن. جاکە هەڵمی ناو شیرەکە لە ئەنجامی گەرمبوونەوە بڵق دروست دەکات بەرەو سەرەوە دێن. بەڵام لەڕێی ئەم توێژاڵەوە ڕێگریان لێ دەکرێت. ژمارەی ئەم بڵقە هەڵمیانەش بەرەبەرە زیاد دەکات. ئیتر کاتێک ئەم هەڵمە کەڵەکە بوانە پەستانی تەواو پەیدا دەکەن کە بتوانن توێژاڵی سەر شیرەکە بدڕێنن. لەو کاتەدا شیرەکە هەڵدەچێت. لەبەر ئەوەی تێکدانی شیر بەبەردەوامی دەبێتە ڕێگر لە بەردەم دروستبوونی ئەم توێژاڵە چەوریەدا. بۆیە تێکدانی شیر بە درێژایی ئەو ماوەی لەسەر ئاگرا ڕێگر دەبێت لەوەی شیرەکە هەڵبچێت. بۆچی مێشولە لە وەرزی هاویندا پەیدا دەبێت؟ لاپەڕەسی و هەشت. مێشولەکان بە شێوەیەک بەدیهێنراون کە زۆر هەستیارن بەرامبەر گۆڕانکاریەکانی گەرما و تەنها لە شوێنە گەرمەکاندا توانای ژیانیان هەیە.
تەنانەت بەدابەزینێکی کەمی پلەی گەرماش وەک بەرگرتنی خۆر لەلایەن هەورەوە کاریگەر دەبن. بەڵێ هەر لەبەر ئەم هۆیەیە کە مێشولەکان ناتوان لە زستاندا بژین. ئیتر هەر لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵەدا ون دەبن و نامێن، بەڵام پێش ئەوەی بمرن هێلکەکانیان لە ژێر خاکدا یان لە شوێنێکی تری گونجاودا دەشارنەوە، چونکە سەرماکار ناکاتە سەر هێلکە و کرمۆکەکانیان. هەتا ئەو کاتەی کە شوهەوا گەرم دەکات هێلکەکان لە شوێنی خۆیاندا دەمێننەوە. ئەوجا کە گەرمای هاوین دەستی پێکرد دەتروکێن و مێشولە تازە بووەکان بەملاو ئەولادا دەفڕن و بڵاو دەبنەوە. ڕۆژانە چەندە ئاو بخۆینەوە. لاپەڕاسی و نۆ. لە ماوەی ڕۆژێکدا و لەبەر هۆکاری جیاجیا نزیکەی 3 لیتر ئاو کار دەکەین. ئەمەش هەموو لە ڕێگەی ئاراقکردنەوە نییە. بگرە لاشەمان لە کاتی هەناسەدانەوەشدا ئاو لە کیس دەدات. بێگومان دەبێت قەرەبووی ئەو ئاوە بکرێتەوە کە ڕۆژانە لە لاشەمان کەم دەبێتەوە. هەرچەندە ئەگەر جارجارەش بە هەندێک خواردن و خواردنەوەی جۆرا و جۆر هەوڵی ئەم قەرەبووکردنەوەیە بدەین. بەڵام لە هەموو حاڵەتێکدا باشترین شت کە توێنێتیمانی پێ بشکێنین خواردنەوەی ئاوەکەیە. مرۆڤێکی لەش ساغی پێگەیشتوو کە گورچیلە و جگەری بە شێوەیەکی ئاسایی کار بکات پێویستە ڕۆژانە 3 لیتر نزیکەی 8 بۆ 10 بەرداغ ئاو بخواتەوە. بێگومان ڕادەی پێویستی ئاو بەپێی تەمەن و لە کەسێکەوە بۆ کەسێکی دی دەگۆڕێت. بە تایبەتی لە بەیانیاندا کاتێک لە خەو هەڵدەستین خواردنەوەی 1 بەرداغ ئاو هەموو ئەندامەکانی لاشەمان پاک دەکاتەوە و لە ژەهراوی بوون دەمان پارێزێت و بە درێژایی ڕۆژ چوست و چالاکمان دەهێڵێتەوە. هەروەها لە مانگەکانی هاویندا بەهۆی زیاد ئاراقکردنەوەمانەوە دەبێت بە ڕێژەیەکی زیاتر ئاو بخۆینەوە. ئیتر بەو شێوەیە دەتوانرێت پارێزگاری لە هاوسەنگی پلەی گەرمی لەش و شەی پێستمان بکرێت تا ئەوەی پێستمان لە وشک بوونەوە دوور بێت. بۆچی ئەو پارچە سەهۆڵانەی دەخرێنە پەرداخێکەوە پێکەوە دەنووسێن؟ لاپەڕەت چل کاتێک پارچە سەهۆڵێک دەخەینە ناو پەرداخێکی پڕ لە ئاوەوە سەهۆڵەکە لەو شوێنەوە کە بەر پەرداخەکە دەکەوێت گەرمی وەردەگرێت و دەست دەکات بەتوانەوە. کاتێک پارچە سەهۆڵی دووەم دەخەینە ناو پەرداخەکەوە و بەر سەهۆڵی یەکەم جار دەکەوێت ئەوە یەکسەر ئەم پارچە سەهۆڵانە پێکەوە دەنووسێن. ئەمەش لەبەر ئەوەیە کە پلەی گەرمی سەهۆڵی دووەم کە لەژێر پلەی 0 سەدیەوەیە و دەبێتە هۆی بەستنی پارچە سەهۆڵی یەکەم کە لە باری توانەوەدایە. لەو شوێنەدا کە بەریەک دەکەون کاتێک 1-2 دڵۆپ ئاو بەر ئەو سەهۆڵە بکەوێت کە پلەی گەرمیەکەی لەژێر پلەی 0 سەدیەوە بێت ئەوە ئەو ئاوە خێرا لەسەر ڕووی سەهۆڵەکە دەیبەستێت. کاتێکیش چەند پارچە سەهۆڵێک دەخێنە سەردەستمان هەمان حاڵەتمان بەسەردادێت لەبەر ئەوەی ئەو شێیەی بەسەردەستمانەوەیە لەگەڵ ساردی سەهۆڵەکەدا دەیبەستن. بۆیە ئەو پارچە سەهۆڵانەی هەڵیان دەگرین بەدەستمانەوە دەنووسێن. لەسەر هەمان ڕێسا لە هەندێک لە ناوچە زۆر ساردەکاندا دەبێت نەک تەنها وریای سەهۆڵ بین بەڵکو دەبێت وریای بەرکەوتن بین لەگەڵ ڕووکارە کانزاییەکانیشدا. واتە ئەگەر لە ڕۆژێکی زۆر ساردی زستاندا پارچێک ئاسنت گرت بەدەستەوە پێدەچێت نەتوانیت بە ئاسانی دەستت لە ئاسنەکە بکەیتەوە چونکە ئەو شێی سەرپێستت خێرا لەگەڵ ساردی ئاسنەکەدا دەیبەستێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.